سەرۆکێبەری ئەمریکا لەبەرە ئیرۆ پشتی نیڤرۆ لە پێشدادگەهەکان نیویۆرکی ئامادە بە. فەرمانە دەست بکاربوونا دوو فرقەیەن پێشمەرگەیان وەکا پێنگاوەکێ ji بۆ یەکگرتنا هێزیên پێشمەرگەیên Herêma Kurdistanê tê dîtin. û heşt part û layên Kurdan li Amedê Tifaka Azadî û Demokrasiya Kurdan ji bo hilbijartinên meha 5 Gulanê ava kirine. دەم باش بخێر هاتن کورتکۆنەکشن ji dengê Amerîka li Washington. Serokêberî Amerîka Donald Trump duhî êvarî geşta New Yorkê ji bo amade be li dadgehkirina xwe ya dîrokî li wî bajarî. Rewşa ewlehiyê li mezintirîn bajarê Amerîka gelek tund û hişdarî ji xwepêşandan û tundûtîjiyan hatiye dan û piştevanên Donald Trump jî hatine agahdarkirin ku devera menhatin ku dadgeh li wê derê ye ne meydana diyarkirina tûrebûna ne cihê xwe da ye. Berî ku ji mala xwe li Florîda beref New Yorkê bifire wî di peyamên ser sosyal medya xwe ya taybet da êrîş kire ser serdozgerê menhatin Alvin Bragg. Parêzerên Trump dibêjin ku ew amade ye ji bo şerê xwe yasayî li doza bertîla pareyê bi mebesta bêdengkirina xanimekê wî peywendiya seksî digel hebû. Daxuyaniya parêzerê Trump di demekî de ye ku ew li dadgeha New Yorkê amade be. Dengê Amerîka pêdaçûnek kiriye li ser proseyê yasayî vê dozê. پارێزەری سەرۆکی پێشووی دۆناڵد ترامپ جۆ تاکۆپینا باسی لە مەبەستەکانی کرد کاتێک لە کەناڵی ABC پرسیاری ئەوەی لێکرا کە سەرۆکی پێشوو کە لە کۆتایی هەفتەی ڕابردوودا تۆمەتبار کرا چۆن هەست دەکات سەبارەت بە پرۆسەی دادگاییکردنی داهاتوو. ئەوەی هیوای بۆ دەخوازم ئەوەیە کە بە خێرایی بچینە ژوورەوە و لە کۆتایی ڕۆژەکەدا دەربچین. کارێکی ئاساییە کە ئێمە لە بەردەمدا دووەردا ڕاوەستین و دەڵێن تاوانبار نین. وادەیەک دادەنین بۆ تۆمارکردنی پێشنیارەکان و شتەکانی تری لەم بابەتە یان دۆزینەوەکان و بەرەو پێشەوە دەڕۆین. تۆمەتەکان تاکۆ ئیستا بەنهێنی ماوەتەوە بەڵام پۆسپۆرانی یاسایی دەڵێن دەکرێت جەختی ئەو تۆمەتانە لەسەر گوایە سەختەکردنی تۆمارە بازرگانیەکان بن سەبارەت بە ڕێککەوتنێکی یەکلاکەرەوە لەگەڵ ئەستێرەی پۆرن سۆرمی دانیێلز. کۆپینە دەڵێت پێی وایە دۆسیە یاسایەکە لاوازە پاڵنەرێکی سیاسی لە پشتەوەیە کە هەروەها نیگەرانیەکانی ترامپ ناخاتە ڕوو کە دادوەری سەرەکی دۆسیەکە بێلایەن نییە. ئایا من پێم وایە دادوەر لایەنگرا؟ بێگومان نەخێر. چۆن دەتوانم وای پێ بڵم لە کاتێکدا هیچ پەیوەندیەکم لەگەڵ دادوەرەکەدا نەبووە کە ببێتە هۆی ئەوەی باوەڕم بەوە هەبێت کە ئەو بێلایەن نییە. سەرۆکی پێشووی ئەمریکا هەروەها ڕخنەی توندی لە داواکاری گشتی ئەلڤین براگ گرتووە کە تۆمەتەکەی تۆمار کردووە. سایرس ڤانس جونیۆر پارێزەری پێشووی ناوچەی منهاتن لە چاوپێکەوتنێک لە کەناڵی NBC Meet the Press داوتی دەکرێت ئەوە کاردانەوەیەکی خراپی بەسەریدا هەبێت. دەستوەردان لە کارەکانی حکوومەت یان بە هەڕەشەیان بە شێوەیەکی تر کاتێک قسەیەکی لەو شێوەیە بکەیت کە بیخەیتە بەردەم دەستای سوێند خواردن دەتوانێت بیرۆکەی دەستای سوێند خواردن بگۆڕێت سەبارەت بە سەختی ئەو دۆسیەی کە سەیری دەکەن. بەڵام پێی ناچێت دادوەرێک بتوانێت ترامپ ناچار بکە کە لە بەردەم خەڵکدا قسە لەسەر لێکۆڵینەوە تاوانکاریەکانی ئیستا و تاوانکاریەکانی دیکەی نەکات کە ڕوبەڕووی دەبێتەوە. پارێزەرەکەی لە دۆسەی بەڵگەنامەنهێنەکان جۆن تراستی بە کەناڵی فاکس نیوزی وت. پێم وایە زۆر قورس دەبێت بۆ دادوەر فەرمانی قەدەغەکردنی باسکردن بەسەر کەسێکدا بسەپێنێت کە خۆی بۆ پۆستی سەرۆکایەتی کاندید دەکات. من باز لەوە دەکەم کە کاریگەری قوڵی لەسەر ئەم وڵاتە دەبێت. پارێزەرانی ترامپ ڕایانگەیاندووە کاربەندانی دەستگای نهێنی لە چوارچێوەی گرتنەبەری ڕەوشێنی توندی ئاسایشی لە دادگا و دەوروبەری لە ڕۆژی سێشەمەدا ئامادە دەبن کاتێک چاوەڕوان دەکرێت سەرۆکی پێشوو پەنجەمۆر و وێنەی بگیرێت پێشەوەی خوێندنەوەی وردی ئەو تۆمەتانەی بۆ بکرێت کە ڕوبەڕووی دەبێتەوە. نووسینگەی ترامپ دەڵێت پێشبینی دەکرێت شەوی سێشەممە ترامپ لە کۆشکەکەی لە مار ئەیلاگۆ لێدوان بدات. ئەم پەرسەندنش لە کاتێکدایە کە ترامپ بەر لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2024 بانگەشەی هەڵبژاردن دەکات. شایان پاشا بۆ راپۆرتی ڤایرۆنیکا بالدیراس ئیگلیسیاس دانی ئەمریکا واشنگتن. یەکەم جارە سەرۆکێکی ئەمریکا تۆمەتبار بکرێ. جیا لەم کێسەش دۆناڵد ترامپ بەرەو ڕووی سێ کەیسی تری تاوان دەبێتەوە.
بەڵام زۆر کەس ڕووداوی ئەمڕۆ وەک ڕۆژێکی مێژووی دەناسێنن. داکتەر سەلاحەدین ئەحمەد پرۆفسۆر لە یونیەن کۆڵج لە شاری نیویۆرک لەگەڵماندایە بۆ زانیاری زیاتر. بەیانی باش دکتۆر سەلاحەدین چی نوێ هەیە لەبارەی تاوانەکانی دژی ترامپ کە دەوترێ 30 تاوانن؟ بەڵێ دیارە ئەو مەسەلەیە دەرچووە کە گوایە 30 تاوان لە لیستی یا 30 تهمەت لە لیستی تهمەتەکانایە لەلایەن دیجێ مانهانتنەوە، بەڵام لە ڕاستیە خۆ بە پێی یاسا نابێ ئەو مەسەلەیە بێ بە تەواوی نهێنی بێ وەکو جاری پێشوش باسمان کرد، هەتاکو ئەو لەحزەی کە تۆمەتبارەکە ئەچێتە بەردەم دادگا دوای ئەوەی کە ئەچێتە پۆلیس وەکو باستان کرد، هەر لەوێەوە ئەچێتە ژووری دادگا لەوێ تا ئەو کاتە ئەبێ لە زەرفێکی داخراوە بێ هیچ کەسێک جگە لە گراند ژووری نازانێت کە ئەو شتانە چین ئەو تۆمەتانە، بەڵام کاتێتە بەردەم دادگا ئەو کاتە با بڵێن هەڵبژاردەی ئەوەی ئەدرێتێ کە تۆمەتەکانی بۆ بخوێنرێتەوە، بەڵام ئەشێت کە پارێزەرەکەی و بۆ ئاچێ کە بێگومان پارێزەرەکەی بڵێت پێویست ناکە بیخوێنەوە بماندنێ خۆمان خوێنەوە لەکە ئەوەی مێنێتەوە ئەوەیە کە طبعاً خۆی بە تاوانبار نازانێ ئەو مەسەلێشە بێ تۆمار بکرێ، دوای ئیتر قەزێکە ئەکەوێتە با بڵێن سەر پێ بۆ مەسەلەی، بەڵام هەرچیەک لە ژووری دادگا ڕوو بدات ئەوە بە شێوەیەکی پابلیکە، ئەوە بۆ نمونە خەڵک باشە ترامپ و پارێزەرەکانی داوایان کردووە کە کامێرایان نەبن لە ئەمڕۆ دوای سەعات 2 کە دشتە دادگا. بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی عادەت وایە بە پێم وایە لە دادگاکانی نیویۆرکا کە کامیرە ڕێگە نەدرێتە ژوورۆ، ڕەنگە ئەو مەسەلێ بگۆڕێت چکە شوێن بۆ شوێنە گۆڕێ و دادگا توانێت بڵێت مادام مەسلەیەکە کە ئەوەندە تا ئەو پلەیە گرنگە بۆ زۆربەی خەڵک لە ئەمریکا ڕەنگە ڕێگە بدرێ ڕەنگە ڕێگە نەدرێ، بەڵام ئەگەر ڕێگەش نەدرێ هەر کەسێک هەر ئەمریکێک بۆی هەیە بچێتە ژووری دادگاوە لە بەروبەکەی یا ئەوەی کە لە ژووری دادگا ڕووەدا ئەبێ کراوە بێ، ئەوەشی کە جێگای نەبێتەوە دیسان ئەشێت با بڵێن پەخش بکرێت ئەوەی کە لە ژووری دادگا ڕووەدات بۆ چەند ژوورێکی تری دادگا یان بەسەنتێک یایی دادگا. دکتۆر تۆ باسی پرۆسەکەی ئەمڕۆت کرد کە چی دەبێت چی نەبێت کە دەشتە ژوور چۆن دەبێ و وێنەگرتنا پەنجەمۆرە ئەو شتانە لە پێش دادوەر یان دۆزگەری گشتی کە پێدەوترێ تۆمەتەکان بۆی دەخوێنن یان نایخۆن بە نووسین بیاندنی ئەمە دەبێت، بەڵام چاوەڕوانی چکە دەوترێت کە ئەمە ڕۆژ یەکەمی دادگایکردنە لە داهاتوودا چی دەبێت چۆن دەبێت ینی پێشبینی جەنابەت چییە؟ دیارە ئەم مەسەلەیە زۆرە خاین، ئەمە وەکۆزانی هەنگاوی یەکەمە پێشتر بانکرابوو دۆناڵد ترامپ بانکرابوو لەلایەن براگۆل، بەڵام ئەو ئامادە نەبوو، ئەو بوو کە قسەکانی وەرگیرێ کە ئامادە نەبوو ئەمەیان جیامان بانکرا وەکو تۆمەتبارە بێ حاضر بێک هەر ئەو پرۆسیجەرەی کە باسمان کرد پێشتر ئەوە ڕووەدا دوایەوە ئەم قەزێ ئەخایێنێت ئەمێنێتەوە سەرەوەی کەی دادگا دائنیشێتەوە جارێکی تر لەسەر ئەو قەزیەیە لەو بەیانەیە ئەشێت با بڵێن داواکاری گشتی داوای هەندێ سنووربەندی بکات لەسەر هەڵسوکەوتی یان تەنانەت جوڵانە و سەفەری دۆناڵد ترامپ. بۆ ئەو شتانە بۆ ئەوەیە کە دادگا دڵنیا بێت کە تۆمەتبار حاضر بێت لە بەردەم دادگایە بۆ جاری داهات. بەڵێ دکتۆر سەلاحەدین تۆ باسی ئەوەت کرد کە تۆمەتەکان بۆ تاوانبارێک لە دادگا دەبێت بیخوێنن ئەگەرش بە نووسینش پێ بدەن وەکو عادەت وایە کە بڵێ تۆمەتبار بڵێ بەڵێ من تۆمەتبارم یان نەخێر من بێگوناحم، یعنی فەرقی ئەم دوو وەڵامە چییە بۆ دادگا و پرۆسەی دادگایکردن؟ بەڵێ فەرقەکەی لەوەیە کە با بڵێن ئەگەر تۆمەتبار تاوانبار بێت ئەوە نەی من حاڵیە بم ئەگەر تاوانبار بێت و دان بە تاوانەکانی نێت لە ڕاستیە ئەو لە ڕووی یاسایی و قەزەکەی سەختترە کات چکە هەر شتێکە لە دادگالی ئەبێ لە ژێر سوێندایە کەواتە ئەبێ
دروست بێت دەبێت تا ئەو پەڕی تێگەیشتن و هوشیاری خۆت ئەوەی کە ئەیلەی لە دادگایە دروست بێت هەر بۆیش ئەگەر تەنانەت ئەو کەسانی تر کە بانگکردن بۆ ئەو قەزیانەی تر کە باستکردن ئەو سێ قەزیەی تر بە تایبەتی دوانیان کە خەڵکی کە بانگکرێت یەک لەو مەسەلانەوەیە کە هەموو ئەوانەی کە بانگکردن کێشەکە لەوەیە کە بۆ ئەوان ئەبێ ئەوەی کە ئەیڵێن ڕاستی بێت ئەگەر ڕاستی نەبێت دوای ئەو کەسەش بۆ خۆی مەسەلەی یاسایی دێتە سەری بۆ نمونەیەک لەو کەسانی کە بانگکراون وەکو زانی پێنسە و پێنستا ناوێت بچێتە بەردەم دادگاوە و چەند ڕێگەیەکی یاسایی گرتوێتە بەر بەڵێ دۆناڵد ترامپ ئەم بەیانیە خۆت لە ماڵەوە چوویتە ئیش نازانم تا چەندێک نزیکیان دووری شوێنی لە من هاتنەوە دەمویست بزانم ڕەوشی ئاسایش لەو هەرێمە و لە شاری نیویۆرک بە تایبەتی چۆنە ئەوڕۆ بەڵێ من لە شاری نیویۆرک نیم هەڵبەت ئێستا بەس ئەوەی کە ئاگدارمەوەی کە خودی شارەوانی نیویۆرک ڕێگە و شوێنی زۆر سەختی گرتوۆتە بەر بۆ ئەوەی کە ئاسایشی ناوچەکە و دەوروبەری خودی دادگا ئەوانە هەمووی بپارێزرێ بە تایبەتی لەبەر ئەوەی کە بەترسی ئەوە هەیە کە توندوتیژی بکەوێتەوە لەبەرەوەی پشتیوانانی ترامپ تا ئێستا ژمارێکی زۆریان پێیان وایە کە ئەمە مەسلەیەکی سیاسیە بۆ خستنی دۆناڵد ترامپ بەڵام لە باوەڕیانیم کێشەی ئەو تۆ ڕوو بدات هەرچەند دۆناڵد ترامپ وەکو باستان کرد چەند جارێک با بڵێن پەیامی لەو بابەتەی ناردووە لە ڕێگای سەکۆی ڕاگەیاندنی خۆیەوە بۆ ئەوەی پرۆتست بکرێت. دکتۆر سەلاحەدین دەمویست بە کورتی پێم بڵێیت کاتەکەمان زۆر کورتە پێک هاتی دەستەی خوێندخواران چۆن بووە و ئایا ڕۆلیان نەماوە ئێستا؟ نه ئەوەی گراند جووری لە ڕاستیە چکە ئەمە تەنها جووری ئەو ینی گراند جووری هینێکی مەسلەیەکی ئێجگار گرنگە لە سیستمی یاساییە و مەفروض ئەو شتانەی کە ڕوئەدەن هەموو نهێنی بن پێشتر دۆناڵد ترامپ بانکرا بوو کە لە بەردەم گراند جووریە ئامادە بێت بەڵام ئەوەیان جیا ئەو ئامادە نەبوو بۆی قسەکانی بۆی وەجە نەزەری ئەویش وەرگیرێت لێرەوە چوونە پێشەوەی ئەم قەزیە دیارە دۆناڵد ترامپ و تیمەکەی ئەوانیش ڕێگە و شوێنی خۆیان ئەگرنە بەر ڕەنگە یەک لەو شتانی کە بیوروژێنن خودی ئەو مەسەلەیە بێت کە چۆن ژمارەی ئۆتۆمەتانەی کە لە لیستەکەیە زانراوە چکە ئەو مەسەلەیەکی حساسە بڵێ. دکتۆر سەلاحەدین زۆر سوپاس دەکەین و هیوادارم لە سبەی یاندوز بێش لەگەڵمان بی بۆ ئەوەی شیکردنەوەمان بدەیت و بزانین دوای نیوەڕۆی ئەمڕۆ چی ڕوئەدا بۆ ئەوەی زیاتر شتەکان حاڵی بین. دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفێسۆر لە یونیۆن کۆڵج لە نیویۆرک زۆر سوپاس. سپاس بۆیەوە هەربژی کاک دەخێن. دوهی لە باژارێ ناشفڵی ویلایەتە تینیسی بە هەزاران کەس خۆپیشاندان کرد و داخوازە ڕیفۆرمان دە یاسایان کۆنتڕۆلکردنا چەکان دەکرد پڕانیەوان خوێندکار بوون ji پۆلên خوێندنی دبستانەدا دەردکەتن wê girseyê dirûşim hevdan û gotin hizirkirin û du'a nebesin mekriyar divên li demekî xwepêşander bi bêdengî rûniştin û dirûşmên nivîsî bilind kirin yek ji dirûşman digot bîrkirin û du'a û nivêj zaroka ji kuştinê naparêzin me cantikên kitêban divên neyên çekan hevdem polîsan jî zanyariyê nû ji lêkolîna sebaret êrişa heftiya borî di dibistanekê de li wê bajarê wîlayeta ناشفل اشکره کردن کچکا 28 سالی به چک اتوماتیک 6 کس ده خوندنگاه که دا کشتن لی ترکیه 7 میلیون کسان جبو جاره کی مافی دنگدانی ده هلبجارتنا دهایا کو ده لی 14 ماه گلانی دنگی بدن جوانا جی به تخمین 3 میلیون دنگدارین کردن دوی راپورتی دا امی ببینین که دنگدارین جوانین کرد لسر هلبجارتنین داهاتی چاوا دفکرن پامری دنگی امریکا ایوب دمیر ج انکری اف راپورت شاندیا ده هلبجارتنا 2023 یا ترکیه دا نزدیکی 7 میلیون هلبجاری نو و دنگی خود جارا یکم بکار بینن تی پیش بینی کرن کو
Di nav vanan da nêzîkî 3 milyon cîwanên Kurdin. İttifak û partiyên siyasî jî dixwazin ku plan û stratejiyên xwe li ser dengê cîwana damezirînin. Pirsa serekê ew e ku gelo cîwanên Kurd li hilbijartinê û partiyên siyasî çawa temaşe dikin. Mehmet Doğan ew li Enqerê xwendevan e û di vê hilbijartinê da cara yekem wê dengê xwe bikarbîne. Daxwaza wî ew e ku bila Recep Tayyip Erdoğan here û hikûmeteka nû were ser kar. Hatta 4-5 sal bu. Tüm AK Parti sermaye, tüm AK Parti yönetimede. Edina bese çişki değişiklikçi lazım. Bıra AK Partici değişmiş ve xaşiye xaciye bu, xarabiye xaciye bu ama ez dixazime jimi göre bıra değişiklik be. Bıra Erdoğan here. Ciwan herî zêde gazincên xwe di warê mafê derbirînê de dikin. Xirabûna aboriya Tirkiye jî ji bo xwe wek Qeterê dibînin. Gelek cîwanên Kurd siyaseta desthilatê ya AKP rexne bikin jî li hin ji wan hê jî AKP ji bo xwe partiyeka serekê dibînin. Mahmud Yetim jî yek ji wan e. سبك أخبار تيوانية أم نها ديني خواهين كان راحت يشمش به جامعة ما فكرنا زاري ما خوشكي ما هنا أورفة دا شيء عربچه دخوني نها سبك أخبار تيوانية سبك أخبار تي سرام نها تشتيواني كان بكنا كجها به حياة بينجا سالي هفته سالي برنا تشتكي ورقة تنابو سبك ديني ما سبك أقونمي هين رنتره سبك أدنى أخبار تي Partiya Destilat AKP 20 sale ku di Rêveberiya Tirkiye'de destilate. Heta niha Recep Tayyip Erdoğan hate hilbijartin. Lê di vê hilbijartinê da navê Kemal Kılıçdaroğlu jî zêdetir derdikeve pêş. Kılıçdaroğlu serdana HDP kir û HDP jî berendamê serokkomariyê diyar nekir û bi awayekê piştgirî da Kemal Kılıçdaroğlu. Ev yek jî li ser hilbijêrê ciwan yê Kurd xwe diyar dike. Sabri Hazer jî cara yekem wê dengê xwe bikarbîne. Hazer radigîne ku wê di vê hilbijartinê da dengê xwe bide CHP. Ez rayxa normalde kesira nadime ez siyasete jî partiye jî hez nakime. Hema ez mecbur bim rayxa kesira pêdim ez CHP ra pêdim çira yönetimê me ne qirarlığa ez jî yönetimê me Cumhuriyet ez jî ber AK Parti ki mezine CHP mezine ve sebep az CHP rapidime. Rewşa aborî û demokrasiya Tirkiye herî zêde xwe li ser cîwanan diyar dike. Hin cîwan ji bê şixuliyê hin jî ji kêm demokrasiyê gazinc dikin. Ew radigînin ku ew ê bersîva xwe dê li 14 Gulanê 2023 da li ser sandiqê diyar bikin. Eyüp Demir, Denge Amerika, Ankara. لە ئامادەیژی بەڕێکەوتن و لە هەفکردنە هەش پارت و پێکهاتین کوردان تفاقە ئازادی و دموکراسیە یا کوردان هات ئاواکردن لەسەر ناوێ اتفاقی سەرۆکی پارتیا سۆشیالیستە کوردستانê PSK bayram بۆ زیاڵ داخوایانیە ڕاگەهاندنە ئاواکردنە تفاقی خوند بە ئەمیرا دەنگی ئەمریکا لە ئامادەی خەرجان فارقین ئەفراپور جۆرشاندیە. Bi pêşengiya Partiya Demokratîk a Gelan HDP û Partiya Kesk û Çep li Amedê Tifaqa Azadî û Demokrasiya Kurd hate avakirin. Partiya Sosyalîst a Kurdistanê, Partiya Komûnîst a Kurdistanê, Partiya Mirov û Azadî, DDQD, Hereketa Azadî, Kongre Civaka Demokratîk di nav de 8 partî û PKT di nava vê tifaqê de cî digirin. Hebûna PSK ji bo raya giştî bû sürprîzlê, PDK Bakur û PDK Tirkiye di navê tifaqê de cî nagirin. Serokê PSK Bayram Bozyar û Hevseroka DBP Saliha Aydeniz deklarasyona hilbijartinê avê tifaqê ji raya giştî re eşkere kirin. Serokê PSK Bayram Bozyar daxuyaniya bi Kurdî xwend û destnîşan kir di şert û mercên êş û şînên mezin de Tirkiye ber bi hilbijartineka krîtîk vedişe. Ku gelê Kurd û Kurdistanê li ser bendeka dîrokî a tijî derfet û metirsiyên mezin daye. Wî îfade kir bi polîtikaya înkar, asimilasyon û şiddetê a sed salî a li dijî gelê Kurd di van salên dawî de zêde bûye û gihîştiye asta êrişeka bi tevahî. Her wisa siyaseta li dijî Kurda ku li Tirkiye û li seransera rojhilata navîn tê meşandin ne tenê ji holê rakirina destkeftiyên demokratîkên gelê Kurd e
heman demê de bûye sedema otorîterîzekirina sîstema siyasî ya Tirkiyeyê. Bayram Bozyal li ser prensîp û rêgezên vê ittifaqê van zanyariyan parve kir. Tifaka azadî û demokrasî ya Kurd ji bo naskirina hebûn û nasnameya gelê Kurd di destûra bingehîn de ji bo qebûlkirina zimanê Kurdî wek zimanê perwerdeyê ji baxçeyê zarokan heta zanîngehê û li kêleka Tirkî wek zimanê fermiyê duyemîn. Afirandina hewldarekî demokratîk û Kurd bi azadî xwe birêxistin bikin û dibin navê Kurd û Kurdistanê de xwe îfade bikin. Ji bo naskirina statûyekê ku gelê Kurd li Kurdistanê xwe rêve bibe. İttifaqa Azadî û Demokrasiyê a Kurdistanê de hate îfadekirin, Kurd bi yekîtiyê bi ser dikevin û bi yekîtiyê dikarin azad bibin. Hevseroka Partiya Kesk û Çep Çîdem Kılıçkın Uçar beşek ji gotara xwe bi zazakî kir. Nasere sere 2020 hireyne de tene barema grano tene karmazafo bu hatanıka perodaysama xaverdaysama çuturma bersker nara tepkiyaki hinkeme. Hevserokê HDP Mîthat Sancar jî tifaqê pîroz kir û got ev tifaq ne tenê ji bo hilbijartinê ev ji bo avakirina paşeroja jiyanek hevpar e û ji bo yekîtiya Netewa Kurd poneheka girîng e. Nûnerên partiyên di nava vê tifaqê de jî ji bo vê rojê hizb û nêrînên xwe wiha anîn ziman. Êrîş hember nasnama me ye ji ber wê yekê çiqa partî, çiqa sazî, çiqa cüzdatî jî hebin tiştê ku em parve dikin ziman e, tiştê em parve dikin dîroka me ye, çanda me ye, boyê ku em Erdogan baş li vê sîstemê ra ya yekperest, nîşazperest ra bibin bersiv ji ber vê yekê ev roja dîrokî ye. Yan em ê bi yek min li ser kevin, yan em ê tê kevin. Me barê xwe giran kiriye em divê zanînê dane. Lê em ê bi tifaqa û bi hevkariya ji bin vî barê jî derkevin. Caverê ye ji nûner û serokên van partiyên ku di nava tifaqê de jî cî digirin wekî namzedên parlamenteriyê werin destnîşan kirin. Xecî Can Farqîn, Deng Amerîka, Amed. نهاجی بریز بایرام بوزیل سروکی پارتیا سوشالیستا کردستانی به مریا بریز بایرام گل کی سپاس جبو دمیوا اون وی اتفاقی چندی گرینگ دی بینن چندی وی بریاردر با جبو کو انجام هالبجاتنا د قازان جودا درکبا gelek spas kem ji bo mazubaniya we belê Tirkiye û Kurdistan jî bi giştî di pêvajoyekê xwenawekê dijwar û dîrokî de zerbas bin. Divan şat û mercan da Tirkiye ber bi hilbijartinê ve çiçe û şadê gulanê de gel wê were ser sindoqê û dengê xwe bavêje. Nûha rejima hikûmeta ku li seriye siyaseta xwe hema marit karê bêje ku bi tebayî li ser dijê Kurdîtiyê li ser înkar û pevçûnê ava kiriye û ev 4-5 salê dawî gelek xisarê. بله باشا بریز بوزیل ام دزانن کو افلانی دموکراتیک بله دنگی تهنه خاطر برین که بایرم دیار اسکایپی که بایرم هات برین پیوندی نگل که باشه ویدارم اگر باش با شماره بیجن ام بحثی هل بجاتنا دکرم تایبت جی اتفاق آزادی و دموکراسی کو هشت لانین سیاسیین کردان لآمده پیک اینایج و آمده کاریش به هلبجاتنان اون کانی چاواوی دنگی خو بدن امی هول بدن جاره که دیکو برز بایرم بوزیل وگرتن به مراج بو ام بزاین کانی گرنگیا وی اتفاقی چیا و امی بزانن کانی او اتفاق و چه برنامه هبا نها هر ناف برکی هی دارن طوی دمی سکایپی کاک بایرم دست بکبا
فەرمانی وەزاری بۆ دەست بەکاربوونی دوو فرقەی وەزارەتی پێشمەرگەی هەرێم دەرچووە کاربەدەستانی پێشمەرگەش ئاشکرا دەکەن کە ئەمە هەوڵێکە بۆ یەکگرتنەوەی ڕێخستنەوەی هێزەکانی 78 پێشمەرگەی پارتی و یەکێتی لەلایەن نوێنەران و کاربەدەستانی وڵاتە جیاجیەکانەوە بەردەوام داوا لە داوای ئەوە دەکرێت کە هەرچی زووترە هەوڵ بدرێ هەرێمی کوردستانی یەک هێزی پێشمەرگە یابتن. سەرۆکی هەرێمی کوردستانش گوتی کە پشتیوانی ئەمریکا بۆ پێشمەرگە گرنگە بۆ داهاتوش هەر زۆر پێویستە. پەیامەری دەنگی ئەمریکا ئەحمەد زێباری لە هەولێر ئەم راپۆرتەی ناردووە. فەرمانی وەزاری بۆ دەست بەکاربوونی دوو فیرقەی وەزارەتی پێشمەرگە دەرچوو. سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا و ڕاوێژکار و نێردەی وڵاتانی دەرەوە لەم ڕێوڕەسمەدا بەشداریان هەبوو. ڕاگەیاندنی ئەم دوو فەرقە هاوبەشە بەشێکە لە پرۆسەی یەکخستن و ڕێکخستنەوەی پێشمەرگە لە هەیکەلیەتێکی سەردەمیانەدا. یەکێکە لە ئامانجەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بەشێکی هەرە گرنگە لە پرۆسەی چاکسازی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. لە پەیامەکانی بەرپرسانی باڵای پێشمەرگەدا هاتووە کە بە دروستکردنی ئەم دوو فێرقەیە دەتوانرێت سەرکردایەتێکی باشتر و سیستەمیکی نوێ و مۆدێرن لە وەرگرتنی پێشمەرگەدا بنڕێت تا هەموو خەڵکی بتوانن بەشداریان تێدا هەبێت. تالیباتەکە خۆمان هەنگاو بانگا و لەگەڵی ئەڕۆین و ئەگەر ڕێگدەیەکی هەبێ تا ئێستا من هیچم نەبیست و ئەگەرە بێت چارەسەریکەین چکەوە چارەنووسی میلەتێکە هیچ شخصی نییە وەختیەوێەوە بە هەنگاو بۆی پێویستەکانی و چکۆر بە قسە نابێ خۆ مەقڕاتی تا ئێستا دوو فیرقەمان دروست کرد و خۆمانەی شاید ئەبێ بڕین بە دوای جێگە و بینایان بۆ دروستکەین. هەوڵەکانی ئەمریکا بۆ یەکگرتنەوە و بنیادنانی هێزەکانی پێشمەرگە بەردەوامن بۆیە بەردەوام داوا دەکرێت کە هەرچی زۆترە هەوڵی ئەوە بدرێت هەرێمی کوردستان یەک هێزی پێشمەرگەی هەبێت. ڕاگەیاندنی ئەم دوو فێرقەیە بەشێکە لە پرۆسەی ڕێخستنەوە و یەکگرتنەوەی هێزەکانی 78 پێشمەرگە بەڵام بە بۆچوونی کاربەدەستانی پێشمەرگە پێویستە کاری زیاتری لەسەر بکرێت. ژمارەکە لە هەر فرقەی لە 10,000 کە زیاتر بێت 4 لیوا لە خۆی گرێت و بە بەشەکانی فرقەوە. لە ئێستادا کاربەدەستانی هەرێم ئەوە نایشارنەوە کە پێداگیریەکی زۆر هەیە لەسەر ڕێخستنەوەی پێشمەرگە بۆ ئەوەی پرۆسەی دیموکراسی بەهێز بکرێت و ئازادیە گشتیەکان بپارێزرێن. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر. ئەم ڤەگەڕن جەم میوانێخوا بایرەم بۆزیێڵک و بەرین هات بەمەڕە بوو سکایپاوی هات بڕین مخابن کەکە بایرەم دیسان سپاس بۆ دەمێتە مخابن سکایپ هات برن ئەمە دەخواست ئەم بەحسی گرنگیە vê اتفاقا هاتیدا ئاواکردن ئیرۆ لە ئامەدی ji heşt layên siyasiyên Kurdan ji bo helbijartin û bernamên helbijartinan çendê ew giring e û çendê ûn wehîvî li ser wê daniye. Carekê din spas dikim rastî Tirkiye jî û Kurdistan jî di qonavekê giring û dîrokî de derbas bin. Divan şart û mercan da jî Tirkiye diçe helbijartinê wek tê zanîn ev 4-5 salê dawî emî destkeftiyên Kurdan li Bakur û çar perşê Kurdistanê bûne armancên êrişên siyasî û askerî û gelek xeternak da derbas be gelê Kurd. Her wisa Tirkiye jî di qeyranekê mezin da ye hem aborî hem siyasî hem çandî qeyranekê pir alî heye û nuha Tirkiye lêgerînek heye bo guhatinek hêviyek heye bo nermayiyek ji bo demokratîzbûna Tirkiye nuha Kurd jî aktoreke şerekene divê helbijartinê da bi dengê xwe û bi daxwazê xwe em Kurd ji vê aliyê tefaqa me giring e ku em hatine li ser bernameyek hatine serhev û me raporê ku em bêdin daxuyaniyekê giştî raya giştîra bela kir eger Kurd bi vê hawayê em bixebitin û em bikaribin xelkê bixin hereketê wê bandoreke mezin li ser encamên hilbijartinê hebe û taybetî piştê hilbijartinê pêvajoya ku parlamento nû çê bibe û balansên nû peyda bibin. Yani em tefaqa azadî û demokrasî ya Kurd
بله جبو دلال کرنا داخوازن ملت کرد جبو داخوازن ملت کرد دستور نور زی بگیره و عالی یاسایی دستوری دا وره قبول کرن ام دبی ناو جبو به ام ناو حولدانی دانه و تید کوشن باشكا كي بينام دي رابورتا بري نهاجي انكاري ماديكو وساطي ديار كرونتي قلتلكو 7 مليون خورد كو جاريكي وكار بدن خو بدن جوانا جي نيزيكي 6 مليون كردن يعني اوي او اگر هولا او اتفاقوا عن هال امد هاتي افاكرن ويا خورتين كرد جيكو دبيجن كسما كما قلت 6 مليون بي ورا ريك خستن حياه چندي وانجامين هالبجارتنا بقوهرة وبيخدا قازانجا كردا دا بتر انداما ببا برلمان. بله. يعني ادكارم بيجم كو بقشتي 6 مليون جوان لهمبر سيستما هينس لهمبر سيستما اوتوريتر و الاشكار يادجه كردن و بشكريا غوارتنه تكن ديمقراطيه تكن روشك نورماليزه تفاضل روش نورماليزه به مثلا كل صافي ببر وني ويجي كردن باور تكم و باندورا وان انجام هالبجارتنه لا جرام به يعني هم جبو دسكفتين اتفاق آزادي وديمقراطيه كرد وهم جبو حول مخالفه اوبوزيسيون كو نوا نامزد وان وقت رشدار ولو دسني شاكرنه برنامج واجبو كون بكف الناف خلكي وخلكي هان بدن جبو بتر دنجي بدن وا ده هرمين كردا ولجي وكون منا اسطنبولي يعني او تش برنامج شخوره دانيا بله نوها ام بيجن نخشاريك دسني شاكريه او باجارو كو ام بيجن سردان وان ورن كرن او برو اوفيت ورن بكرن او مش کنوی ورن ارگانیزه کردن و 15 روز داوی تمام باجار کردستان دا یه سرکه دا و میتینگ ورن ارگانیزه کردن به قناق دا چاپمنی و ور بکارانین و ابدا خازن کردان یه سرکه وک ام بیژن قبول کردن ناس کردن ناسنامه کرد دستور دا وک ام بیژن قبول کردن زمان کردی وک زمان پرورده و زمان فرمی دیگر زمان ترکی و هر وسا جبو آفراندنا اقلیمی که دموکراتیک و کرد بکار بند و آوایی که آزاد ifade کن و هر وسا yani جبو ملت کرد بکار بند خواهد لسر آخا خواه اداره بکن yani دوی چرچوبه دا فازمانه و حتی کاربن وانا دستن روژه به بريز بايرام بوزيان سروكي بارتيا سوشالستا كردستاني راستو خب مرابو ام قال كي سباسياتت كندي ساعت سكايب تاعها برنقال كي سباس بوك كي بايرام كار بدستن عراقي قلنا اجانس رويترز كو حكومه فدراليه عراقي وحكومه هرم كردستان عراقي قاشنا ريكاتنا كداوي جبو سر جنود سبيكرنا فهنارتنا نفطه هرم ايروس شموي كار بدستن حكومه عراقي قلتن كو بغداد دا خوازا فرمي دا تركيا جبو سر جنو دا سبيكرنا فروتنا نفط دبورين بر بندري جهان تركي راديچن راغرتنا فروتنا نفطه هرم بو صدمي بلند بونا بهاوي حتى $80 جبو هر برميل لكي هفتي عبوري او بوري روجانه 450,000 برميل نفط جي كردستاني ودگوهزم لهرما كردستاني چاوا پیشوازی لوان پیامان يعني پیام سرجنو فروتنا نفط تكرن پشتي مركرنا حلبت ركاتنا بآمد ركاتنا كي لبغداد بآمد دبونا سرك وزير عراقي و سرك وزير هرما كردستان عراقي جي دكتور هجار بشير سعدون مع مستقل كوليج زانستين سياسي لزانكويا دهوكي نهار رستوخاج دهوكي بمرايا دكتور قال كي سباش بو دميوا يعني الهرمي چاوا پیشوازی لوي دنگوباس ايرو هات كرن طبيعي يعني بالسلوك كان سياسي ودبيجن politics is war without bloodshed سياسة شرع بس بي خوين ريشتن هر شعبي بارتين دستالات بيجن سركفتنا و بارتين اوبوزيسيون جي دي بيجن شكستنا كمازنا بس سالة 2003 ورا يعني بمحدديا بيجين لسالة 2000 هشتي تقريبا ابكيشا دنبرا هريم وكردستاني كتر روجبي بيدابو لوان صالات هريم دار نهي
یاسا نفت و غازا خود درخه سال 2000 و کنترکت امضا کردن دگل زور کمپانی جهان دست به بکش دین او و گل انرژی و خلق کدی سال 2014 هریما کردستان دست به نارتنا نفت و غازه کرد و الپشتینگ طبعا بله از امریکین یعنی نها پیام ایرو چاهات پیشوازی کردن دکتر اگر تو من بیجی بکرتی چگو خوازم پرساشتا بکم تو بیجی هناك لان ده صلاة دی بیجنی و سرکفتنا لان اپسیون دی بیجن شکستنا تو چی بیجی از بیجم سرکفتنا که زور باشه بو هریما کردستان تایبت بو کابینا نهی یا کابینا سرگوزیران که مسئول بارزانی کشیای برای کفتنه که دیگر حکومت عراقی بکن چکی بری نو که مگر جارا دانستاندن گل احزاب شیعی کریه دستالدار شیعی کریه کتلت پارلمانی شیعی کریه کو او رکفتنه پرانیا وان شکستن اینایا باشا دكتور جيان مادام تعرف بابتا بروجا هالشندنا بابتي مني سركا بولد از خازم بيجم يعني ما قلت بيجي كو افا سركفتنا كا افا وي معناه ده تعرفنا تاكو سياسه 10 صالد بوري يا هريما كردستاني وفروتنا نفتها مو خالد بو تشكا نها افا راستا معناه يا بري خلاص بو تشكو ديجي تشتنهاتي كرين بو استناقم سركتن دكدر دايا داری دستور عراقی ترجمه جدا بو هاتیه کردن اما وقتی سیاست کی استراتژی هریما کردستان خوازیار هند بیه تو مافی دستوریت خو کل دستور عراقی ده هاتی چسباندن وان مافا بکار بینید هریما کردستان تجربه 100 ساله یه بزاوارزگاری خوازیا کردی لعراقی گشت یا وی باریه خلاصه کنترل سر نفتا خو حبیت بشت بس نوكا كنترول نعم الدكتور هاجار يعني حمو اف تشتري شي بوي اف كيشا درست بوي بتاعبت يجي بشتي بريارا وي دادغها كل باريس بريار دايا ناف بجيوانيه كو برياروان ديارو اشكربو وتركيا بيغرتني بيدكا عراق بيدكو هريم جي بيغرتني بيدكا يعني ما بس ابا نب حزا كردان بو و اگر او با معناته او کو نها و باش هریمی د صلات نابل صرف روتنا نفتاخو از بالعكس في شديد فكرم از بيجم هريما كردستان د صلات هريما كردستان د صلات عراقيه تازه حكومه تركيا حتى اكاتيا اوروبا والولايات المتحده امريكا حميل سرخد بينا سر في مساله حمية أقداره في مسألة بيا وأمانة ريك خوش كريه وبريار لدادغا باريس درب كافيتر إجبلي لاين نفخويا عراقي لاين كي إقليمي لاين كي دولي هاي لاين الدولي حقيقة أزبارك لاين السلكي بيا لاين النفدولاتي عالي بارتو باردانا بوجاشتن بريكافتنه چونك إجبار جريدان مثلا أمريكا روسيا إكاتيا أوروبا بس نبحث هريما كردستاني بو نبحث هذا صلادار حزن هريما كردستاني بو دكتور أزدخازم في بابتي هطارة ديك بقورم أفادي ببا سدامي هنديكو كيشين هريما كردستان لقل بغداد شهر سر ببنو بتايبت جي مثلا ريكافتني توانين آبوري و أو كيشين دالا قاندية ديني برا هردو لأنا دا از باورت کم کو پیکاتر سروی مسئله پینگا که گلک مازنه و در خوشکر بیتر و لاین با دولت عراق بشکل که عام متقل هریما کردستانه کو پیکاتر بکنه سر مسئله داوش کردن داهاتی هر وسا گرینترین یاسا کنو که با یاساناس کرد با تکنوقرات کرد با هریما کردستان به همی پارتر خوبه یاسا نفت و غازه و مثلا کنترل باوریا من کنترل هریما کردستان مایا هریما کردستان نینر خو لسومو دانایا پیکاتر سراتی کرن هریما کردستان حتی بندر جهان نفت خو بینره لبندر جهان نینر سومو باشا بسيارن برسفينوان ام نزان هطان هالي متخصص بكرتي بسيارن نشتبكم دي بباك مثلا شهر سر كنا برسين ابوري وتايباجي تو مع مستاي زانكوي وترسر موشي بنمونا باشتر ببا لشوناكو افشان صالين بوري مديد كيشا موشان هبو اگر نفط كفته دستي فدرال دي مثلا مشابه شهر سر كرن
زاني مثلا نفته وهنار ذكرنا وي كو حتى سومو هرم حتى بدر جيان هرم فريكات ويري سومو اما دبي تو بفروشيد امام بابتك مثلا دي مثلا بوجي بيكاتينك هاتيه كرن ودانستاندر برداومه هشتا ياسا دامشكرنا دهاتي عراقي يعني بس دكتور جان دا خاصه اللي بريد كما ختم قال لك ما عهد بابات قال لك بك فقري داي بنو حكومه يجي باشكراي لبغداد قلت نفط الرادسنا كان دهاتي نفط الرادسنا كان مثلا ديج مو شيء تبرين قال لك سباج بو دمي تاع مدو خاص ام بترد لسر في باباتي باخفن لما خابن هند دم دليفي دما دكتور هجار بشير سعدون مع مستوى كوليج زانستين سياسي لزعم كويا دهوكي قال لك سباس برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه سكرتيري گشتي ناتو يانس سولتنبرغ دبيجا كو فنلند دي ببا انداما سيهويكي يا هفبنديا لشكريا روش آواي ايرو سيشامي دو شامي لجيفينا وزيرين دارفي ناتو لبروكسل سولتنبرغ قدكو جروجا سيشامي دا فنلند دي ببا انداما درستيا ناتو ويقول جي تركيا ولاتي داوي بوكو اندامتيا فنلند پسند كريد دي تكستين فرمي ايرو سيشامي رادستي وزير دارفي امريكا انتوني بلينكن بكا لدمي جيفينا ناتو لبروكسلي افجا فنلند دي بلغين بي تي في رادستي بلينكن بكا افجا دي بيرا الاي فنلندي دي ديغال الاين ولاتين دين اندام ناتو ورا بلندكرن روسيا هجداري داكو او دي هيزين خوا لسر سنورين خوا قيم تربك اگر ناتو سر بعضين خوا لسر سنورين اندام نوي ناتو دابني ما بستاوي فنلندا وزير برافانيا روسي جي غوتيا كو برفره كرنا ناتو دي ببا صدمه بلند بونا مطرسين بيتر شر وبهافشونان دكتور مجيد حقي شروفكاري سياسي لهلسنكي فنلندا النهار استخبى مرة دكتور قالك سباس نهاولاتي انداما ناتو يا دكارن بجنوا بيروزا بله جلك سپاس براستي او بيروزا انها فنلنجي وقت ولات عندنا ناتو صاحب آسایش زیدت صاحب ترسكيم تردت لهمبري هيرشين هاجريه خصم روسيا ده بله يعني تدبيجينها اگر سويتجي ببا اندام ديساوي روشاوي او لا تربا وقت شو نهاتو باورتكي كفنلند او لا تربا بري جدوهي سوئد کوراهی استراتژیک ولات فنلندیا بگمان اگر سوئد به اندام ناتو بری هر چیزی که جبو فنلندی جلک بقازان چون که دوباره لوجستیکی و دوباره حتی هاتو یا سایا هز ناتو اجی جلک آریکاری تد بدی هندی سوئد و نروژ و دانمارک و فنلند وک ولات نوردیک آن ولات اسکاندیناوی لوار سیاسی و لوار استری جلک دیزی که هاوکاری هست برای که اندام بونا سوئد نتنج بقازانج سويديا بقازانج استراتيجيه كوره ولات فنلنديا دكتور مجد منها بحث فنلندا كاين يعني ده هلسنكي يعني التفايا فنلندي انها هستي خلكي تشاوا خلت بيجي تشاوا خلكي تشاوا بيشوازي لبيامي دهكري ايكو هاترا غاندن تام درستي فنلند بدبا عندما ناتو اجل زي ما صالتي وزورم صالتي بري ودمي بري كشار داس بيتد صدي بيس لخلتي فنلندي اوريجيري ناتو بود دروجا بشتيكو هيرشا روسيا جبوسر اوكرانيا داس بيبو صدي هشتي لخلتي اوريجيري ويتي بو برلمان فنلندي دما كو دنگ داتني هشت كسا دنگ ندا يعني صدونا دو كسا دنج اريني داجبو اندابونا ناتو برويتي بقور او نوتشا بقور او روبرسيون كو هي خل جلك خوش بويتي كو اندامتيا ناتو یا فنلندی سرانجام جهشت آرمانجا خود برکم نها حس آسایش خلکی لهمبری ام بجن هرچی مازن کو روسیا بیتن حس آسایش خلکی زیادتر از برکو حس تن بگور آرتیکل 5 ولات فنلندی جد بر هیرش هجریه
وڵاتی رووسیا هاتیە پاراستن. هەلبەت لە سویدی ژی هەمان هەست هەبوو بەری شەڕێک و رووسیا دژی ئوکراینە دەست پێ بکە هەمان تشتە بوو ڕێژەیە خەڵکیک و پشتەوانیان ناتۆ دیکرد گەلکی کێم بوو چەند ڕۆژان پشتی گەلکێزی دەبوو. دکتۆر من تخواست ئەس بپرسم بەرامبەری vê ئەندامەتیانات و بەرامبەر هەندێک و ئەولەهیە فەنلەندێ نەها قەیمترە و باشترە خەڵک هەست دکە بتر پاراستیە وێ بەرامبەر چ وەکو دەبێژن بەرپرسیاریە لە فەنلەندێ بە لە هەمبەر ناتۆیە چ لەسەر فەنلەندێ دیکە بە وەکتێک و فنلند ئەندامی ناتووە هەرچۆن لە ئەو مافین و لە ناتوودا هەنە مەفاخت بیتن وەک ئەندامەتی هەموو ئەو ئەرکین و سەر ئەندامەتی کەوتن کەوتە سەر وڵاتی فنلندی بۆ مینات حتا وێگوێ فنلند وڵاتێکی سەربەخۆ بوو لە وارەی ئەولەهی و لە وارەی بێژن بەڕەوانیەژی خۆدا لێ وێگەوەی بەرپرسیارە لە بەرامبەری سی دەوڵەتی دنجی بەرپرسیارە لە بەڕەوانیکردنا سنوورên سی دەوڵەتی دنجی دەماکۆ شەڕ لە وڵاتێکی دینە دژی وڵاتێک دینە ناتوێ بیتن فنلندی وەک ئەندامەتی وێ بەشدار بیت بدوێ هەندێ فنلند دەبیا هەم ئاستی ئەسکەریە خۆ هەم بودجە دەوڵەتی خۆ بگۆرە استراتیژی ناتو جیبەجی بکات ئەوە دەبیت گرنگ gelek نەزەحمەت بێژ بۆ فنلندی بەرکو فنلند زاتەن هەرچەند وڵاتێکی gelek بچووکە لە یەکەتی ئەوروپادا لێ لەواری ئەسەربازیدا وڵاتێکی gelek بەهێزە یعنی هێزە لەشکریە فنلندی یەک لە بەهێزترین هێزە لەشکریە ناو ئەوروپایە یەکەتی ئەوروپا خاصمایی و بودجە دەوڵەتیەوە زیدەی 2% سەر بودجە ساڵانەیەش بۆ هێزە ئەشکری بەروێتی ئەس باوەڕم ئەوە هێزە ناتۆژی بەهێزتر چونکە هێزێکی دەوڵەتی هێزێکی مدرن لە هەموو بارێتیدا بووی ئەندامی ناتوێ رووسیا ئەشکرەی دەبێژا کو ئەف وێ بە سەدەمیان وەزیری بەڕەوانی رووسیا هەر بەری چەند دەمەژمێرە ڕاگەاند کو ئەوێ بە سەدەماندی کو پتر شەڕ و کێشە جیهاندا دروست بن تباور دکی ئەگەر نەها فەنلەند بوو سبەی سویدژی ببە ئەندام ناتۆ بەرفرە ببە وێ ببە سەدەمانە ڕەحەتیە یان بەرۆڤاژی سەدەمی ئارامیە ئارمانجا کوڕای هاند رووسیا ji bo hêriş ser Ukrayna ew bû ku ji bo ew nebît endamê NATOyê lê hemberê wê bû ku du welat pişt serê daxwaza endametiya NATO bikin û cîranê Rûsya ku 1300 kilometre zêde hevsûnê wê bû endamê NATO. Ez nebarim Rûsya vê goyê hêza wê yekî hebîtin li ew qopiya ku li Ukraynayê te ketiye bihêtin bixwazitin şerê li sunûra dî jî veketewe diber ku ez bawerim Rûsya vê goyê du cara dî hezlê ketin ku بخوازیت شراب بلو وقت ده بگمان هرشا دیت او هرشا زورتر پرانی از بارم جبو زورتر خورج که پروپاگاندا نوخویه دبرکو بگو روش آبوری روسیه جی روش کند جوان برچاونیه که بکاریتن روسیه که بلو هرگیرید تبیجی ترکیا انداما کوبتنی انداما دجی انداماتیا سویدیا و کشروفکارکی سیاسی تو آگاهداری و روشی و ئەندامەتیا سویدی ژێ پەسەند بکە یان ژێر بەندە هەندێک ببینە کە ئەنجام من هەڵبژاتنە لە تورکیا بێ چاوابن نوێ بڕیار لەسەر بێدان بەهێزرا من درەنگ یازوو تورکیا بێ ئەوکی تر یعنی دێ ئەندامەتیا سوێدیژی ئەرێنی بکات دەبەر و بێگەوەی لە سوێدی یاسایا ژێنکردنەوە یاسا دیژی تۆریزمێ تێتە تازەکرد بنیوەیەکی لە بارێ وەکوت بێژن مەسەلا بۆ ئەردۆغانەوە مەسەلەتێ بقول ما كردان ناموسی بو او دخواست آخفتنا و بیتجی برویتی از بیجم پشت پرده وی هاتنه پیکاتنه هاتیه تنکو پشتی چند هفته آن چند ماه دا که اندامتی فنلندی لناتو هات اریترن ویدر سرا ویدی بگید سرا سوئدی بگید بگوان دبرکو بگوی از بیجم پارلمان ترکیه تعطیلی داد تعطیل یا بشو هلبجارتنا داد بلکه او اندامتی اریتنو بیشتر پشتی هلبجارتنا دکتر مجید حقی شرفکاری سیاسی لهر سنگی فنلندی بمره بگل که سپاس باش بەپێی میدیاکانی فەرمی بەرەبانی ئەمڕۆ سێشەمە ئیسرائیل هێرشی ئاسمانی بۆ سەر ناوچەکانی باشووری دیمەشقی پایتەختی سووریا ئەنجامداوە و هەندێک زیانی مادی لێکەوتووە. دانیشتوانی دیمەشق ڕایانگاندووە کە دەنگی تەقینەوەی بەهێز لە پایتەخت و دەوروبەری باشووری ئەو وڵاتە بیستراوە لە کاتێکدا تەلەڤیزیۆنی دەوڵەتی سووریا بەڵاوی کردووە کە هێزی بەرگری ئاسمانی وڵاتەکە ڕوبەڕووی دەستدرێژی ئیسرائیل بووە. بەرپرسێکی سەربازی کە ناوی نەهێنراوە باسی هیچ زیانێکی گیانی نەکردووە و ڕاگەاندووە کە تەنها زیانی مادی هەبووە دوای ئەوەی کە بنکەیەکی سەربازی لە باشووری پایتەخت بووە بە ئامانجی هێرشی ئیسرائیل.
وطبعا افطاري لميرجهن عربستان السعودي جي صار 1960 ورا بويا عدد ايلو اف فيديو لبرج بارك لدبي جهايمك وخالك لهف فيانا لدميكو او طبتي هافتن وكو نشانك جبو عندكو او خلكي بروجي افطاري بكن اف ديمن جي دبي دجهن ما لدمي افطاري خالك بري خددا طوبا افطاري اف عادتك كان صاله ل قالك ولاتان هلبت هيا لصالين 1960 لدبي دسبيك اليوم به في عدم خوش حتى برنامج الصبي ياكل كونكشن هر شاد وبختبر منو خدا حافظ